سڵاوتان لێبێت لەم بەشەی کۆتایی پرۆگرامەکەیە هیچ ناڵێم دیمەنێک هەیە هاوکارانم ئامادەیان کردووە ئەو دیمێنا بینین و دواتر بەردەوامەبی لەگەڵتان فەرموون. داگیرکەری دڵبەر لە قیندە ڕێندەی بێویژان و دین نەتوانی واقعی کورد نەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین هەر کورد بووین و هەر کورد ئەبین لە پێش ئاگر پەرستیدا لە پێش موسڵمانێتیدا لە دینی و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کورد ئەبین نە عەرەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم نەکەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم نە عەرەبم نە ئێرانیم نە تورکێکی شەخستانیم نەکەر من خۆم نەژوش هەڵێ کە کوردم و کوردستانیم کە کوردم و کوردستانیم. ئەوەی کە بینیمان چەند ڕۆژێکە لە تەواوی میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان کورد لە هەر شوێنێک بوو بێ هەستی کردووە کە ئەم بارودۆخەی کە بەسەر کوردایە چەند هەستیارە و چەند ناخۆشە جاچی لەوەی کە مناڵێکی 2 ساڵ ئەویش موریچیانە کە هەموو دنیای هەژان وێنەکەی چوەنی و هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکانی جیهانەوە کە لە 2 ساڵیەوە ئەم بتوانێت بڵێ ئەمە ئاڵای منە ئەمانە نیشتیمانی منە ئەمە خاچی منە هەست بۆ بکات لەسەر شەقامەکان بڕوات و پشتیوانی خۆی بۆ خوشک و براکانمان و بۆ چەندین موریدی کە لە ڕۆژئاوە ئێستا لە ژێر چادرێک نان و سەرما چێژن ئەمیش هاتە سەر شەقامەکان بگەڵ ئەو سەرمایە بەردەوام بوو لەگەڵەوەی کە زۆربەی شوێنەکان چاوپێکەوتنیان کردو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بینیمان ئێمە ژۆک و دەستگای میدیایی کورسات دڵخۆش بووین کاکە مورید بێتە ناو دەستگاکەمان و لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەگەڵ خانەوادەکەیە لە لای ئێمە میوان بن ئێمەش بە گەرمی بە خێراتنیانەکەین زۆر زۆر بەخێر بێن کا گۆران زۆر زۆر بەخێر بێن وڵان خان زۆر بەخێر بێ کاکە مورید گیان ئەوە دڵی هەمومانە و پەمووی خوشی ئەمڕۆ لەگەڵی هاتو خات فەموو بەمزی لە جوانانەوە مورید جا ئەمڕۆ جلەکانی گۆڕیوە پوزەوانە و کڵاو و ئەوە توی ئەوە توی یاخوا بەخێر بێن سەرچاو ئێمەش وەکو کورسات ڕێز و خۆشەویستیمانوێ خانەوادەیەکی کورد کە لێرە لای ئێمە میوانن بۆیە چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستیمانەیە بۆ ئێوە هەر خێزانێکی جوان و پێکەوە بن و ئەم مناڵانەش بە دایک و باوک گەورە بن کە مناڵی کوردن فەرمودانیشن خات و گوڵانوان زیلێ بێنە مورید با مرتاح بێت بۆ خۆی یەت ئەڕوات یەی بۆ لای من کوا دەمانچەکە پێ نییە دەمانچەکە و لە ماڵ و داونەوە نەبانی کرد لە پەمووی خوشکی وتی وەرە لامەوە پەمووشی بانکە وتی وەرە لامۆ دانیشە یاخوا بەخێر بێن سەرچاو جلەکانیشی زۆر زۆر جوانە مایکەکە گەر بەکار بێنە خاتە گوڵان بۆ قسەکردن خات و گوڵان با هەر لە جەناب تۆ دەست پێک دوایش کاگۆران لەگەڵمان نابێ بینیمانەوە تا ماوەیە کە هەمومانە چینە سەر شەقامەکان ئەگەر پێمان نەکرێ بچینە ڕۆژاوە خۆتوانین پشتیوانی خۆمان دەرببڕین ئەم جارە کورد یەکدەنگ بوو ئێوە ژوەک و خانەوادەیە کە بینیتیان لە میدیانەکانەوە ئەم خەترە لە کوور دەکرێ چۆن هەستان بەوەی کە خۆتان و مناڵەکانتان بچنە سەر شەقام با لەو هەستە کوردەواریەوە دەست پێ بکەین. زۆر سپاس کاکە سەرکۆکیان من زۆر سپاسی کاکە زریانەکەم هاوڕێ و برای خۆم و زۆر سپاسی ئێوەکەم کە بانتان کردین بۆ ئێرە وەڵاهی ئێمە وەکو هەموو کوردێک ئەو هەستە و هەیە ئەو خوێنە هەیە ئەجوڵێ ئەو ڕۆژە من و مورید و باوکی قەرارمان ناکە بچینە ئەوێ ئەنی هەستێکی زۆر سەریع بوو دیادی هاتەوە باوکی وتم حەزەکەم بچین بۆ سەر شەقام وەکو ئەو خەڵکەکە لە تەلەڤیزیۆن و سۆشیال میدیایان بینین ڕۆشتین موریدگیانیشمان بر لەگەڵ خۆمانە و ئیتر سپاس بۆ خوا و دڵنانەوەی هەبوو ئینشاءڵڵا ڕۆشتنی مورید هەر هەنگاوێکی مورید بۆ ئەو شوێنەی کە ڕۆشتووە ئینشاءڵڵا تا ئەو شوێنی ڕزگارەکرێ و هەنگاوانە ناوەستێ موریدگیان میشەڵا بێ بە سونبولی ئاشتی بێ بە سونبولی ئەوەی کە ڕۆژئاوا ڕزگاری بێ بە تایبەت لە ئێستاە چونکە ئێستا وەزعێکی خراپ هەیە و کورد هەمووشە یعنی وەکو بیرمان بێ جیلی پێش ئێمە و دوای ئێمەش ئینشاءڵڵا دوای ئێمە جیلێکی حەساوە ئەبێت جیلێک
هەندێک ئەبێت کە ئیتر خەم لەوە ناخوا لە کۆمەڵشتی ژیان ناخوا چونکە مناڵێکی ئاوا ئەبینن کە هەستێکی جوانی هەیە بینن کە خۆی ئەبینن لەسەر ئەو شەقامە ئەڕوا زۆر هەستێکی تایبەتی هەیە طبعاً لەبەرەوە مریدگانم ئەو ڕۆژە زۆر تایبەت بوو سنبولی ئاشتیە بێ ئینشاءالله ئەنی بە ئێستا شەوانێک کەوا دو سێ ڕۆژە ئەم مۆزوعی مریدگان هەیە یەکە لە ئێمە کە بیان بینێ هەستەکەم دڵی پڕ ئەبێ چونکە زۆر کوردانە ئەڕوات زۆر بە مەردی ئەڕوا بەسەر شەقامەکانە بێ ئەوەی کەس لە دوایە بێ ئەوەی کەس دەستی بگرێ خۆتان نەزانن هەرچەنە بۆ خۆی ئێرە بۆ ئەوێ من و باوکی لێ دوور بووین چامان لێ خافڵ نەکردو لە کاکە بەڵام سوپاس بۆ خوای گەورە ڕنگانەوەیکی تایبەتی هەبوو زۆر سوپاسی کاکە گۆرانەکەم کەوتە تەسویرەی بۆ کردین سوپاس بۆ هەموو کوردێ لە ئەنحای عالم لە هەر شوێنێک بێت سوپاسی تایبەتم هەیە بۆ کەناڵی کورسات هەمیشە وەکو شیعارەکەی خۆتان کورسات دەنگی هەمووان ئینشەڵڵا دەنگمانەگەیەنێت سەلامت ئێوەش خۆش بێ کوردی ئەوە جوانتان پەروەردەکرد جا ئەگەر عەزیز کێشی مایکەکە بێ بە کاگۆران کاگۆران دوای ئەوەی کە با بڵێن کاک مرید لە سوۆشیال میدیا ڤیدیۆکەی فۆتۆکانی بڵاو کرایەوە هەندێک فۆتۆی تر ڤیدیۆی تریان بۆ دروست کرد تەوەقعتان نەکرد قەت ئەوە بۆ نمونە بەشداریکردنی ئێوە مناڵێکی ئاوە بتوانێت دەنگ باتەوە پەیامەکە ئەوەندەی تر کارتێکەرتر بگەێنێ پێشەکی سڵاوتان لێبێ گەرمایکەکە تۆزە نزیکەیتەوە ئێمە کە چوینە ئەو ڕێپێوانە تەوەقوعی ئەومان نەکرد کە تەسویریش بکرێ حتا یعنی ئاگاداری ئەوە نەبووین بەڵام دوایی کە لە سوۆشال میدیاوە بینیمان یعنی شۆک بووین بەس شکر بۆ خوا کە شتێک بوو دڵی هەموو لایەکی جۆشا و هەموو کوردێکی بە شەرەفی هێنایە سەر خەت و گەرموگوڕێکی زیاتری یاوە بە هەموو تاشێکی کرد بۆی بەشداری بکات لەو ڕێپەوانانە و پشتی براکانمان بگرێت لە ڕۆژاوە و بە فەخر و شانازی بۆ ئێمە ئەوە و دەستی هەموو لایەکیش خۆش بێت کە بەشداریان کردو و بە پڵاوکردنەوەی یان بە دروستکردنی ڤیدۆیەک بۆی ئێمە زۆر سوپاسیان نەگەین و مەمنونیانین و جێی فەخرە بۆمان یەخوا هەر ئێوەش سەرکەوتوو بن ئەوەی کە گرنگە تۆک و باوکێک گوڵانخان باسی کرد کامە بۆ هەموو لایەکمان گرنگە ینی ئینشەڵڵا داهاتووی مرید و مریدەکانی تریش توانن سەر بەخۆی کوردستانی گەورە بێت و ژیانی ئەوان ئاسوودە بێت بە هەموو ئەم مێژووە ناخۆشیەکە ئێمە بەڕێمان کردووە ئێستا زانین کە بەڕاستی خۆم زۆر دڵپڕم هەرکە بینیشم هەروە بووم بەڵام مناڵی زۆر وردمانەیە لە ڕۆژئاوا ئێستا لەوانەیە لە شوێنێک کابن کە زۆر سارد و سەرما بێ لەوانەیە قوتوویە شیر نەبێ کە ئەو منداڵە پێخوات تۆک و باوکێ تا چەند هەستە جوڵا بڵێ هەستم ئیش و کاروازێ بێنی با بچینە سەر شەقام لەگەڵ ئەو خەڵکەیە بۆی کە پاڵپشتی بکەین و دەنگمان بکاتە هەموو جیهان بەڕاستی من هەموو باوکێک نەک هەر من ئەبێ ئەو هەستە لە دڵیا دروست بێکە چۆن ئەتوانێت ئێستا چۆن ڕۆڵەکەی خۆیە بینێ لە ماڵی خۆیان لە گەرم و گوڕیایە لە تێر و تەسەلە بەڵام مناڵی پارچەیە لە کوردستان لەوێ لەو عەزاب و مەینەتەیە بژی عنی وەکو فەرزێکی لاتوە لەسەرمان کە هەموو تاشێکمان بچینە سەر جادەوە ئەگەر بەچەک بۆمان نەکرا دەنگمان بگەێنی ڕاستە جادە بخرۆشێنین لە هەموو چوارپاچەکەی کوردستان نەک هەر پێدوانیە ئەم جارە کورد ئەم یەک دەنگیەک وای کردووە کە دەنگمان بڕاتە وڵاتانی تریش کە ئەوانیش بێنە سەر جادەوە بتوانین ئێمە هەمومان ئەم جارە بکەینە دەرفەتێک کە ئیتر بە هەموو لایەنەکان بڵین خەڵک ئێمە یەکین دەبا یەک بگرین هەوڵی باشتر بین بۆ ژیانی خۆمان بێگومان کورد بە یەکگرتووی جوانە کورد بە یەکگرتووی جوانە ئەگەر ئێمە هەموو پشتی یەک بین هەموو دەست لە ناو دەستی یەککەین و بیر لە بیر و بۆچوونی جیاواز نەکەینەوە بیر لە ڕەنگەکان نەکەینەوە بیر لە حیزبایەتی نەکەینەوە ئەوە مسۆگەر بێ لێمان تەئکید بێ لێمان کە سەرکەوتوین ئینشەڵڵا کە بەرەو دەوڵەت دەڕۆین ئینشەڵڵا ئەشبین بە دەوڵەت و ئەگەر ئێمە پشتی یەک نەگرین دوژمن بە هەموو شێوەیەک ئەتوانێت دەستخاتە ناومانەوانێ و پەرتەوازەمان بکە بەڵام ئێمە هەتا ئاوا یەکگرتوو بین و هەتا ئاوا دڵ و دەنورمان لەگەڵ براکانمان نایەک بێ ئیشەڵڵا هەست سەرکەوتووە بین و هەر یەکگرتووشە بین ئیشەڵڵا خەیت و گوڵان ئەگەر عەزیز کێشی مایکەکە بگری بەدەستەوە پەروەردەکردنی ڕۆڵەیەک لەم سەردەمە زۆر سەختە و
بارودۆخەکەش وا خوازێ ئێمە بەردەوام ئەمڕۆ لە بەرنامەکەمانە ڕۆژانی تر و تومانە ئەبێت لەم ڕۆژانە بێگومان مەجالێکی باشەوەی کە کوردایەتەکەمان نەیتر لە مناڵەکانمانە ڕەگدارتر بناغی بۆ بنین جا بەڕێزت پێمان بڵێ پەموت هەم پەروەردە کردو خوالێتان نەسێنێ ئەوە کاکەموری دەخوا بیپارێزێ چۆن نەکرێت لەم سەردەمای دایک و باوکێک بیت کە بتوانیت ئابەم شەوەی جوان مناڵەکە و پەروەردەکەیت وەکو ئەزمموی خۆتان چۆن باسیەکەیت سەحرخانگیان ئەبێ تای بۆ منە ژیانی بۆ تەرخان کەسە من بۆ خۆم حیاتم بۆ ئەم دوو مناڵە تەرخان کردووە داوام لە شوێنەکانە کردووە دانیشتوم وتمە با چەند ساڵێک چەند ساڵێک تەرخانی کەم بۆ ئەم مناڵانە تا بتوانم تر کەم تا زۆر توانی تربێتێکی بێ بۆ نمونە خۆر چەنە مناڵ زۆر جار ناڕەحەتیە زۆر جار کوردوتێنی خۆمانە لە هاریەگە کاشتێکەکە بەڵام لایەنێکی هەبێت کە لایەنێکی زۆر باشی هەبێت کە دەرکەوتوو بێ بەموگیانم سوپاس بۆ خوای گەورە زۆر زۆر باشە مریدگانیش میشەڵا هەر باشە بێت باشتریش ئەبێ ئینشاءالله تر بینیمان چەند ئەوە بەهێزانە و مناڵێک دیار بوو کە لەخوا بەزیابێ پشپەستوو بە خۆیری هەلێ سۆحەنێک لە ئیشەکانی خۆیەکەوە دەسی گربینەکە و هەستا سەرکەوت بە شەقامەکەمانە پێمان بڵێن لە ماڵەوە چۆنە ئەوە بوێرە لە ماڵی شۆ سپاس بۆ خوا زۆر دیفاع لە خۆی ئەکا مناڵێکە حەمد و سەنا ماشەڵڵا ینی دیفاع لە خۆی ئەکا بۆ نمونە گەریاری بکا لەگەڵ ئامۆزاکانیە شتێکی بێرن خێراوە نیە هەوڵەیە وەری بگرێتەوانێ شەڵا چۆن هەوڵەیە بۆ ئەوەی کە مەلاعیبێکی خۆی وەرگێتەوانێ نیشتیمانەکەشی وەرەگرێت ئینشەڵڵا لە داهاتووە با خۆی گەورە بێ ئەم وێنانەی خۆی ببینێتەوە کە ئاوە لە چ کاتێکە ئەم دەنگیایەوە پەموو قسەمان بۆکەی تۆ ئەمە پەمووی بان کردووە نیشانی ڕسمەکانی دڵخۆش بووی کە براکەت بینی ئەوە لە تەلەڤیزۆن دەرکەوت دڵخۆش بووی زۆر ئەچوو بۆ ڕۆزێ بە مامۆستاکان بەڵێم مرید بۆ بە ترند ڕاستە خات و گوڵان پێمان خۆشەوەکو دایکێک پەیامت چییە بۆ هەموو ئەو ئەوەی کە دایک کەسی پێکات کە سەستی پێ ناکات ئەمە زۆر تایبەتە هەتا نەبی بە دایک هەست بە هیلاکی دایکیش ناکەی پەیامت چییە بۆ هەموو ئەو دایکانەی کە لە هەر شوێنێکیشم کوردستانن هاوکاری چی توانیان هەبێ کە ئێستا دایکەکانی ڕۆژاوامان پێویستێتی بۆ مناڵەکانی کە خۆ دەزانین بەخێوکردنی مناڵ چۆنە پەیامی تۆ چییە؟ بەخێوکردنی مناڵ زۆر تایبەتە بە تایبەتی لە ژیانێکی زۆر قورسی ئێستەی کە ڕۆژ ئاوایە یعنی تۆ خۆ دەکەیتە قوربانی لەبەر خاتری مناڵەکە و پەیامەوە ئینشاءالله بە زووترین کات ڕزگاریان بێت کە ئەوانە لەبەر خاتری مناڵەکانیان ئەجەنگن ناتوانێت بۆ نمونە بچێتە دەرەوە دیفاعەکە من خۆمێکێکم لەوانی کە نەمتوانی بچمە کۆبانی دیفاع بکەم بەڵام چوومە سەرجادا مناڵەکەشم بر لەخوا بەزیابێتەوە کاردانەوەی هەبوو شەڵا پەیام ئەوەیە ڕۆژ ئاو بە زووترین کات ڕزگاری بێ بە زووترین کات کورد لە هەر شوێنێک بێ ڕزگاری بێ شاڵا بگاتە ئەو پەیامی ئێمە ئەو پەیامی کە مرید گەیانی کە زمانی نەبوو مرید بەڵام بەو جەستەیی گەیانی شاڵا هیوادارم بگاتە ئەوەی کە ڕێک بکەون بگاتەوەی کە بە ڕەحمیش بێت ڕەحمیان بجوڵێ بەم کاردانەوەی مرید کە کردین شاڵا سەرکەوتوو بێ کورد لە هەر شوێنێک بێت دەستە خۆش با دوای پەیامی گۆران پەیامی تۆش چییە بووی کە ئێمە هەمومان پاڵپشتی یەک بین بووی ئەم بارودۆخە پەڕێنین و مرید گیانیش ببێ بەو سمبوو لە ئاشتیەکەی تر میلەتەکەمان بڵێن باب حسینەوە خۆ بەرۆکمان بەربن دوپایمی ئێمە ئەوەیە داوا لە هەموو چوار پارچەی کوردستانەکەی نەک بڵێن هەر کوردستانی باشوور هەموو یەک بن پشتی یەک بگرن هەموو ویر و بۆچوونێ بخەنە ئەولاوە هەموو ڕەنگەکان بخەنە ئەولاوە تەنها مەبەستمان ئەوە بێ کوردستان بێ و خاشی کوردستان یەک پارچە بێ و کورد سەرکەوێ دەستان خۆش بێ جارێکی تر زۆر زۆر بەخێر بێن زۆر زۆر خۆشحاڵ بووین ئەزێر نییە ئەرکی سەرشانی خۆمانە یاخوا هەر ئاوە هەمومان کورد پشتی یەک بین بووی کە بتوانین ئازادی خۆمان بەدەستبێنین سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ تۆ کە بەخێوکەرێکی باش نەردووکتان بۆ مناڵەکانتان ئینشەڵڵا مرید ئەبێتە پەیامێک بۆی کە ئێمەی کورد هەمومان بتوانین جایەکی تر یەک بگرینەوە و دوورکەینەوە لەم شەڕ و ئاژایە بتێکردن دووبارە سپاس بۆ ئامادەبوونتان زۆر زۆر بەخێر بن زۆر خۆشحاڵ خۆش بێ زۆر سپاس ئامادەبوونتان سپاستانەکەین خۆشەویستان ئەم